نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزان بازاڕەکان بەردەوام جممەیان دێت لە کڕیار و قەرەباڵغی مامەڵەی کڕین و فرۆشتنیش لە دوکانەکان فرۆشیار و کڕیاری بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەر بەهۆی جەژنەوە نرخی 1 کیلۆ مریشک لە بازاڕەکان بەرز بۆتەوە و فرۆشیارانیش دەڵێن ناردنە دەرەوە زۆری خواز لەسەر کڕین هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخەکان. بەرەبەری جێژنانەوە مریشک دەڕوا بۆ جنوب گران دەبێت، ئەوە یعنی شتەکە دیارە، هەتا بەرەبەری جێژنە مریشک گران دەبێت، چکە مریشک ڕوو لە کەمبوون دەکا سعرەکەی فەرق دەکا. ئێستا حالیان مریشک لە دەوازنی گران بووە، لێرە نییە چکە لە دەوازنی با ئەگە بە سێ بێ ئەگە بە سێ ڕۆبعەشی بێ ئەمەناسای لێرە ڕۆبعەشیمە خۆمان باینە سەرێ چ لە بەخ سەعب کرێ دوکان و شتیوالەیە. ڕەمەزانانەش عام تش گران دەبێ، دەستی تەماتی دەکرێت دەستی خیار دەکرێت گرانە، هەم شتە گران دەبێ ڕەمەزانان. لە ڕەمەزاندا بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان خواستیان لەسەر کڕینی گۆشتە بەتایبەت مریشک و ئاژەڵ، ئەوەی زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە جیاوازی و بەرزی لە نرخەکانە. داواش دەکەن چاودێری بازاڕەکان بکرێتن و ڕێگری لەوانە بکرێت نرخەکان بە ئارەزوی خۆیان بەرز دەکەنەوە. مریشک گران بووە، سعرەکەی ئێستا وتە چیلۆ 3500 دینار، لۆ قەیرانی قەیران نییە، بەرز بوویتەوە کە بەرەبەرەی جێژنەوە جێژنا مریشک بەرز دەبتەوە. 10 ڕۆژ پێش ئێستا کە مریشک بە 2000 ڕابەچی بوو کە بەرەبەرەی جێژنە ئێستاکە گرانە. مریشک ئێستا کە هەمووی لە هەولێرە دێ، دەوروبەری هەولێرێ دۆکە هەولێرە هەمووی برێن دۆکە دۆگنێ هەمووی دەوروبەری هەولێرەیە. جیا لەو پەلەوەرە خۆماڵیانەی لە بازاڕەکان بوونیان هەیە بەشێکی زۆری بازاڕەکانیش تایبەت کراون بەو مریشک و پەلەوەرانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێن و ڕۆژانە خواستی هاوڵاتیانی لەسەرا. بە شێوەیەک ئەوەی زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە ئەوەیە لە هەر بۆ نەویادێک نرخەکان بەرز دەکرێنەوە. قارەمان جەوهەر، کورتسات نیوز، هەولێر.